من دیاری سەردار بەرپرسی ناوەندی تانجەرۆ ڕێکخراوی قوتابیانی کوردستان زۆر خۆمان بە خۆشحاڵ دەزانین ئەم ساڵی ژوور ساڵانی ئایندا کۆتاییمانێنا بە خولینەوەکانی محەممەد درودی خوای گەورەی لەسەر بێ کە ژمارەیەکی زۆر لە خوێندکاران لە سنووری قەزای شارەزور لە ناحیەی زەڕایان تێدا بەشدار بوون. سپاس بۆ خوای گەورە توانیمان بە هاوکاری پۆلێک لە کادرە ماندوو ناسەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە بەشدار بوون لە خولەکە. سپاس بۆ خوای گەورە خولەکەمان بەسەرکەوتووی تێپەڕان و ئەوەی جێگەی خۆشحاڵی بوو ژمارەیەکی زۆر لە خوێندکاران تێدا بەشدار بوو و هەروەها ئەوەی جێگەی لەوە خۆشحاڵتر بوو کە ئەو بەدەمەوە هاتنی دایک و باوکان بوو بۆ ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەتاتی بۆ ناوەندی تانجەرۆی ڕێکخراوی قوتابیانی کوردستان. بەڵام ئێمە هەرچەندە ئەو خەڵکێکی زۆر پەیوەندی بێ وەڵام ئێمە لەبەر نەبوونی شوێن نەمانتوانی ئینشاڵڵا بە ساڵی ئایندا هەوڵ دەدەین ئەو کەم و کوڕیانەی کە ئەم ساڵ بنەوە ئەوەش پڕکەین و ئینشاڵڵا بتوانین خوێندکارێکی زۆر لە خۆ بگرین بۆی خزمەتێکی زیاتر بە قەزاکەمان بکەین. ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان وەکو ساڵی پێشوو ئەم ساڵ هەساوین بە کردنەوەی ئەم خولە و ئینشەڵڵا بەردەوامی شەبین لەم کارە. ئەمە کارێکی پیرۆزە چونکە ئێمە پەروەردەی منداڵەکانەکەین لەسەر ڕەوشت و ئاکاری ئیسلامی ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم تاوەکو ئێستا گەیاندێتی بە ئێمە بە شێوازێکی باش کە قوتابیەکان لێی بێزار نەبن و بە سیستمێکی جوان بەردەوام بووی لە وتنەوەی دەرسەکانمان بە قوتابیان بە چەندین مامۆستاوە بە چەندین کۆرس و شێوازی جیاواز بۆی قوتابیان بێزار نەبن. ئاسی خوێندکارەکان بەپێی ئاسی خوێندنیان گۆڕابوو چونکە ئێمە قوتابیمان هەبوو لە پۆلی یەکی سەرەتاییەوە هەتاوەکو پۆلی نۆ بۆیە بەپێی ئاسی خوێندن و پێی ئاسی بێگەیشتنی قوتابیەکانمان ئاستی تێگەیشتنیان و ئاستی وەرگرتنیان بۆ وانەکان گۆڕاو. بەڵام بە هەوڵی ئێمە هەوڵمانداوە تا حدێک تا بتوانین ئەو قوتابیانە زۆرترین زانیاری وەرگرن و زۆرترین گۆڕانکاری لە خۆڕەوشت و عیلم و زانیاریشانە بگۆڕێت. بۆیە بەپێی تەمەنەکانیان بێگومان گۆڕانکاری بووە لە وەرگرتنی زانیاریان. من ناوم ئارێز دەسعەتە من ئەمڕۆ ئامادەم لێرە دوم ئاهەنگە هەروەها نمرەی دوم بەدەستێنا و هەروەها سپاسی دایک و باوکم دەکەم و کە هەانیان داوم و لەگەڵ مابوون هەروەها دەستخۆشی لە مامۆستا بەنان دەکەم کە زۆر هەوڵی داوە لەگەڵما هەتا گەیشتم بەم ئاستا زۆر سپاسیان دەکەم. وللذين كفروا بربهم عذاب جهنم وبئس المصير. ئێمە لە ناوەندی تانجەرۆی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ساڵانە لە پشۆکانی هاوینە پشۆکانی هاوین بە دەرفەتێک ئەخوازینەوە بۆی قوتابیانە لە پشۆکانی هاوینە کاتەکانیان بەشتی بەملاولاوە بەسەر نەبنواتە واتە سود لە کاتەکانیان وەربگرین. ساڵانەی ئەمە خولینەوەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەکەینەوە مثال بۆ دووەم ساڵ بوو لەسەر یەک کرایەوە کۆمەڵێک فێرخوازی باش بەشدار بوو کە کۆمەڵێک گوانەی زۆر باش لە خۆ گرتبوو لەوانە چیرۆک و ئاداب و فقه و قاعدەی نورانی کەمانە کۆمەڵێک دەست و قوتابی توانی ئیسفادەی لێ بکات بە شێوەیەکی زۆر باش و سەبات بە کار و چالاکیەکانمان زیاتر ئێمە هەوڵمان داوە کار و چالاکیەکان بینە دەرەوەی ڕێکخراوی ناوەندەکەمانەوە بۆ ئەوەی گشتگرتر بێت و خەڵکێکی زیاتر ڕوو بکات و لە ڕووە حیزبیەکەی زیاتر دای بماڵێنی و زۆربەی کار و چالاکیەکانمان لەم هاوینا لە بەڕێوەبەتی ڕۆژبری و نەی شارەزور ئەنجام داوە و لەلایەن وەک ناوەندی تانجەرۆی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەستخۆشی و سپاس و پێزانیمان بۆ کاک بەموو هەیە کە بەڕێوەبەری هونەری شارەزورە. بەناوی خوای گەورە من ناوم بڕوا عەبدوڵڵایە بەشداریم کردووە لە خولەکانی نەوەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ساڵی دووەم بەجددی یعنی بەگشتی ئەو بابەتانی کە زۆر گرنگیان پێداوە مامەڵەکردن لە دەرەوە پاک و خاوینی ڕاگررتنی شوێنە گشتیەکانە و ڕێزگرتن لە دایک و باوک و ڕێزگرتن لە ئەو کەسانی کە لە خۆمان گەورەتر. داواکەم ئەم خولانە بۆ هەموو هاوینەی گواتە بۆ هەموو پشوێکی هاوین بەردەوام بێت چونکە بەڕاستی سوودێکی زۆری هەیە هەم لەم بوارە دینیەوە هەو لە بوارە گشتیەکەیشە بەگشتی ئەو دەرزانیش کە خوێندومانە دەرزی حەدیث و ئاداب و قاعدەی نورانی وەکردنەوەی چەندەها خولی ئینگلیزی و خولی عەرەبی. من ناوم ئانیا عەتایە بۆ ساڵی دووەم لە خولینەوەکانی محەممەد صلی الله علیه وسلم لەم خولەدا فێری زۆر شتی باش و بەسوود بووم
وەک دەرسەکانی حەدیث و ئاداب و قاعدەی نورانی و چەند هاوڕێیەکی تازەم ناسی و ڕەوشتی باشتریش فێر داوا لە هاوڕێکان مەکەم بێن بۆ ئەم خولە و زۆر سوپاسی مامۆستایانەکەم ئەم هاوینە زۆرمان بوون پێمانەوە.